شانای عزیزینمی کرکوک هنا صوتینمی لە کەرکووکی جوانم ئەو شوێنی کە دەیان تایبەتمەندی زۆر جیاواز خەڵکی کەرکووکی بەێ باوکەکەم قوربانت تووشێکی کەرکووکی زۆر خۆشە بەلاتەوە قوربانت بوو ئەوان کورد و تورکمان تێکەڵاوی زۆرمان هەیە و لە قسەی ڕۆژانەشا تێکەڵاوی دروست بوو بۆ ناڵێن لە بان شارعەکە لە باش شارعەکە مەزانن من با پیرەمەوت ئەڵڵا قۆیسن ئەمانە لەکوێ دەستکەوتە ئەمانە خوێدانی خۆی ئەمە ئیستا ئەم بەڕۆ پەرسانە جاران هەبوو حەبتاکان شەستەکان جا ئەمە ئیستا ئاینن دروستێکن هەر لەمانە لە کەرکووک یەکێک لە بەناوبانگترین یاریەکان یاری سین و زەرفە کە هەر سی شەوی ڕەمەزان خەڵک دێت بە تایبەتی گەنجان کۆ دەبنەوە ئەم یاریاکەن کرکوک شانای عزیزینمی کرکوک هنا صوتینمی شنای عشق و ئەوینمی کرکوک تۆی خاشی کوردستان شنای عشق و ئەوینمی کرکوک تۆی خاشی کوردستان خەڵکی کەرکووک زۆرجار پێیان دەوترێت کەرکووکی سێمۆنج لە برەوەی تەنانەت ئەو کەسانی کە نەخوێندەواریشن دوو زمانیان زیاتر دەزانن کەرکووکی کەرکووکیەکان شوێنی کاکە و یابە و قاردا شۆوانی دیکەش دەبێتەوە تەنها ئەوانە نەبێت کە بە زۆر هێنراونەتە ئەوێ هەر ئەوەندە نیە لە بەرنامەی زاف دەیان تایبەتمەندی و جیاوازی تایبەت بەم شارەتان بۆ دەخەینە ڕوو بینەرمان بن کەرکووکیەکان بە خانەدانی بەناوبانگن مامۆستا لەم ڕوانگەیەوە چۆن پێناسەی کەرکووک و کەرکووکیەکانەکەیت خەڵکی کەرکووک ناسێ زمان ئیسا ئێمە بە شوێنی کە سێ زمان دەزانین بەڵام خەڵکی کەرکووک منتخەمانە بۆ مەسە ئەمبەر ئۆبەر کەرکووک ئەمبەرەوە بەرەم خاسەیە لە پشتان پشتمانەوە خاسەیە ئەو بەرخاسە ئەو بەریان پێوت ئەمبەر ئەمبەر خاسە ئەو بەرخاسە فەرق و جیاوازی هەبوو لە بین ئەمبەر خاسە ئەو بەرخاسە ئەو بەرخاسە لەبەرەوەی نێزیکی شەریکە بوو شەریکەی نەوت بوو ئینگلیز لەوێ بوو خەڵک لە شەریکەی شێکرد و پێشکەوت و تر بوو لەسەر ڕۆژێ لێمیان پرسی وتیان فەرقیان چێوتم ئەو بەر فێر بوون ماکەرۆنی بخۆن ئەم بەر ماکەرۆنیان ناخوارد ئەو بەر فێر بوون برنجیان هەر ئەمە قەدیمی برنجیانە خوارد ئەم لا ساوەریانە خواردیان هەتا خواردنەکە جیاواز فەرمۆ سڵاو دادت بەهار چۆنی بەخێر بێ سەرچاو تەندروستی چۆنە ڕوحەکەم بەخێر بێن سەرچاوم دەکەم یاخوا بەخێر بێ سەرچاوم ئەو پێشوازیکردنی خەڵکی کەرکووک ئاوایە چون باوشی پیاکە ئەم لەولای ماچەکە وەڵڵا دادە بەهار باسی جلی کوردی کەرکووکیم بۆ بکە جلی کوردی کەرکووک هەر لە دێر زەمانەوە جلێکی جوان بوو خۆی جلی کوردی خۆی جوانە بە هەر شێوەیەک وەسفیەکەی لە دایکمانە لە نەنکمانە هەر جلی کوردی بە شێوازێتر هەر جارە و بە ستایلێ ستایلی ئێستا و پێشا تۆزێت جیاوی ئاسترە بەڵام خۆشبەختانە ئێستا کەلتوری کۆنیش زیاتر نمایش باوی هاتێتەوە تۆ چەند جلی کوردیت هەیە؟ وەڵڵی نازانم زۆر سەد جلی کوردیت هەیە بۆ یەک کە باسی جلی کوردیەکەی نەبێ بۆلای دادە بەهار سپاس دەکەم پێم بڵێ ستایلەکەی کە پێ ئوترێ ئەم ستایلە جلوبەرگی کوردی خەڵکی کەرکووکە بڵێ چۆن چۆنیە جیاوازیەکەی کەوا و سەڵتەیە یان چۆنە؟
پێشە کەوای نۆپاچیانە کرد بەردار میمکن بە ڕەحمەت بێ دووری پیانەوت خوارەکەی پیانەوت قەزمەنوشتە قەزمەنوشتە بوو زۆر بە جوانی هینا ئەتر حەوت پاچە بوو چیمکیان هەڵەدایەوە ئەیان کرد بەدارە ئێستا تۆزێ ئەو جیاوازیە هەنێ لە خەیاتەکانی شەڵا ئەو باونەریتە ئیشەڵا نوێ بێتەوە فێر ینی زیاتر دەستیان ڕادیە تۆزێکەوەی حەوپاچیان لە قورسترە زیاتر سێ پاچە ئەی دوورنیا خودت 5 پاچە تر ئێستا هەر هینە ڕاستە لە کەرکووک ئافرەتانی کەرکووک زیاتر لە شارەکانی تر جلی کوردیان لە لاپەسەندە بە تایبەتی لە بۆنەکانە وەکو ناسنامەی خۆیان بەکارێنە بەڵێ وایە بەڵام ئێستش خۆشبەختانە شاری کەرکووک هەر گەڕک و سوچێک ئەبینی جلی کوردی من ئەبینم وەکو ئەبینم ئەچمە دوکاندارەکان تەنانەت عەرب ئەمشەو من بینیتم عەرب جلی کوردی ئەکرد بۆ نەورۆز و بۆ جەژن و جەژن و نەورۆز پێکەوە ئیشەڵڵا هینا هاوکاتە لەگەڵ یەکە دەستەکان خۆش بێت دەبارەکان زۆر زۆر سپاس دەکەین هەر بژی باسی ماسی کەرکووک بکەین ماسیەکان ئێمە تقریبان لە داقووقەوە بۆمان دێ ماسیەکان ماسی حەوزە ئەجوای ڕەمەضانی خۆشە لای ئێمە خەڵک تەلەفۆنەکە بۆ ئیفتار لێرە خەڵک دانیشێ نانەخوا و شۆربامان هەیە و خوورمامان هەیە ویتر جۆری ماسیەکانش ئێمە ماسی مەزبوطمان هەیە ماسی مەزبوفە هینا حوازە طبعاً لە عینی کاتە ماسی زوبەیدیمان هەیە ڕۆبیانمان هەیە قرژاڵمان هەیە ئەختەبوتمان هەیە خەڵک حەزەکاتم خواردنە جۆریە بەحریانە تقریبان بابا تقریبان 4-5 ساڵێکە خەڵک ڕوویداوە بە ئەم خواردنی بەحری وشتانە ئەجوای ڕەمەضانی لای ئێمە خۆشە خەڵک تەلەفۆنەکە پێش ئیفتار تەلەفۆنەکە تاوڵە ماسیانە ئەو فەرمباسێرێکی بکەین ئەم ماسیانە ئەمە هەمووی بەناو حجزە طبعاً ئەو بەناو دکتۆرە فڵانە ئەوش بەناو دکتۆر فڵانە ناوەکانە نەڵێن با نەبێتە ڕیکلام بۆیە ئیتر ڕستقلای خوایە ئێمە وەزنەکان دانین دە 12 ماسی دانین حەسەب تەلەب ئەوەی تەلەفۆنەکە لە 2 ماسیم بۆ دانێ عەسەریە جاروای فریان ناکەوێت جاروای لە ماڵەوە خواردنی کردووە جا دوێنێ موقفێکی زۆر خۆش بوو تەلەبێکم بۆ هاتووتی بەخوا لە خەومەوە ماسیێکم بۆ بنێرە لە خەو بەعجەلە ماسیێکم بۆی دا سلام علیکم چۆنیت باشن تەندروستیتان چۆنە ڕۆمەزانتان لە پیرۆزی و هەندە ڕۆمەزانە بازارتان باشە لەم ڕۆمەزانەیە خوا بەزیادێ خوا بەزیادێ زۆر باشە شانی ڕۆمەزانی کەرکووک چۆنە شان خوا بەزیادەمەی بە جۆش و خۆشەوە ڕۆکارە بازارەکان و تا کاتژمێر چەند بازار هەیە وڵات تقریبا تا یەکی شەو ئەو ناواقێت چ شتێک لێرە زۆر خواستی لەسرە بۆ خواستی چۆرەزەکانمان لەسەرایە ئەم شینانەکەوە کەم شەکرە زۆر سوزوقەکان بە تایبەت بۆ جۆژن خەڵک لە ئێستا دەست کردە بە ئامادەکاری بەڵێ زۆر دێ چی ئەبەن زیاتر زیاد چەرەزەکان بۆ چەرێ ئەوانە زیاتر وانە ئەرە وەڵا خەڵکی کەرکووکی بەێ باوکەکەم قوربانت بۆ پێم بڵێ خەڵکی کەرکووک بەچی بەناوبانگرێت چوشێکی کەرکووکی زۆر خۆشە بەلاتەوە وڵای مقامەکانیان ئەی وشەی ڕۆژانیان ڕۆژانەیانیش زۆر یعنی هەموو شتێکیان حیاتم قوربانت بوو ئەوان شارەکەتان خۆشەوێ ئاروڵات ڕوح و گیانمانە زیاترە چی بۆ کام بازاری هەموو بازارەکانمان کامیان زۆر خۆش و خەرباڵ زۆر ئێمێ و بازار خوارەوە ناوی چێرە ئێرە بازار حەسیرەکە ئەوە سەر ئەوە بازار ناو تورکمانەکە ئەڵێن کەم کەس هەیە لە کەرکووکە 3 بۆ 4 زمان نەزانێت بەڵێ ئێستا من کوردی و تورکمانی و عەرەبیەکەم وەک یەک وایە کە تورکمانی قساکەم لەگەڵ نازانی کوردم لەبەرێکەوە تێکەڵاو بووینە و ژن و ژنخوازێ لە بینمانایە شارەکەش هەر لە کۆنەوە لەخوا بە زیاد بێ ئەو فەرق و جیاوازیە نەبوو چەندێ زۆر و گۆڕاومانە هەلای خەڵکی ڕەسەنەکەی و خۆی ماوینێتەوە هەمووی وەکو براستێرێکتریەکەی وەک خوشک و براو لە ناو یەکاو بۆیە زمانەکە کە بە زمانێتتر قساکەین پێمان بە تێکەڵایی پێمان ناخۆش نییە من ئێستا خۆم کوردی قساکەم لە ماڵەوە کوردی قساکەی بۆ منە خاڵوان من ماڵەوە تورکمانی قساکە تێکەڵاوە کردبوو هەیە
کچی داوەتە عرب بەکەمتر یعنی بەس کورد و تورکمان تێکەڵاوی زۆرمان هەیە و لە قسەی ڕۆژانەشا تێکەڵاوی دروست بوو ناڵێن لە بان شارعەکە لە باش شارعەکە مەسەڵەن من با پیرەمەوت ئەڵڵا قۆیسن خەڵک بە تێچین بەر یعنی مەسەڵەن تۆ بڵێ مەسەڵەن بە تۆ بڵێم چۆن بڵێم یان ئەفەرم بە تۆ بڵێم ئەڵڵا قۆیسن یان بڵێ چۆنە ئازایە چابووکە کلمەی چابووک ئەمە لە بەرتێکیە خەڵک بەرتێکین ئەم بەرتێکی تاڵەبانیەی ئەم کەلیمانە زۆر بەکاردێنین یان لەفەی گەنجەکانی سە نازانن بۆ نمونە لە فێکیان کردیان دینێکێکە پیان بابۆڵی سیستێمایی شەلێ بابۆڵ ئەم کەلیمانە بابۆڵە یان مامرەوە هیچ ئەمریش مامر بەڵێ ئەو شتانە هەیە کۆمەڵێشت هەیە ینی تێکەڵاوی بە تێکەڵاویەوە سیارە بە سیارێن ئۆتۆمبیل تورکمان شەلێ ئۆتۆمبیل زۆر شت تێکەڵاو بوونە نالێم گانی کەلیمەی ئەڵڵا قۆیسنە چابووکە گەڕێتەوە بۆ کەلیمەی فارسیش ئەم وشانە هەبوو چ و چالاک و چاپوکە ڕستەوەیە چابووک بڵێ چۆن چابووکە ڕاتە دێ اینجا ئەمە خوێدانەیە مێژۆکەی گەڕێتەوە بۆ ساڵانی هەفتە وەختی خۆی شوان ئەیبر خوێ و نانیان تێکردووە لە نێو دوکانی کەلەپوری مام حاجی کەلەپوری کەرکووک نزیکەی 300,000 پارچەی تایە حاجی پێت ناخۆش نیە دەستکاری شتەکانە بکەم نەوەڵات بێقل پێم ناخۆش سواز دەکەم تەندروستی چۆنە باسی کێمانم بۆ کە لەکوێ دەستکەوتووە کەناڵی سوارەکەم زۆر سپاس ئەمانت لەکوێ دەستکەوتووە ئەمانە خوێدانی خۆی ئەمە ئیستا ئەم بەڕۆک پەرسانە جاران هەبوو حەفتاکان شەستەکان جا ئەمە ئیستا ئاینن دروستێکن هەر لەمانە ئەوە نەبێ بریستەوها دووراوی حەفتاکان بەڵام ئیستا ئاینن ئەمانەی ئەیبڕن درست خەڵک بەکاری نایەنێ با خەڵک چۆن بەکاری نایەن خەڵکێ ئیستا خەڵکەی باوە لە دیوەخان دایەنێ بۆ خۆی بۆ جوانی بەڵێ بۆ جوانی باشە ئەیان فرۆشیان تەنها وەکو حەزێک و خولیایەک وایە وەڵای خۆی حەزەکە زانی چۆنە مەجبورم لیام ئەگەر نەفرۆشی ناتوانین بکڕین مۆزوعەکە ئەمەیە ئەمە ئیزدەهاتی کەمان نییە دەستم لێ نابێتوانە شتێ هەر نایفرۆشین بەڵام ناچار شتەکە لە بازاڕی ڕەحیماوم بۆ شەربەتی مێوژە گەڕم شربت انواع شربتمان هەیە شربت مێوژمان هەیە هەنارمان هەیە پرتەقاڵمان هەیە مسکی هەیە فراولە هەیە مانگۆ هەیە هەموو تەبیعی مشتەرەمان سفرەی ئەم ساڵی ڕەمەزان لەگەڵ چەند ساڵی ڕابردووشە زۆر دەوڵەمەند و ئەوەیە جارانەوەی هەبوو نەبوو بەس شەربەتی مێوژەکە بوو طبعا وایە هەمووی سروشتین هەمووی سروشتین هەموو شتێکی کەرکووک بەتامە بۆ بەشتی چاکی شەکرێ زلوبیا بێ لۆقمە قازی بێ ئیتر عەسیر بێ لە شیرینیە کەرکووک بەچی بەناوبانگە والله هەموو شیرینیەکی بەناوبانگە کامیان زۆر تایبەتمەندەوی لۆقمە قازیە بەن و زلوبیا بەن و بامێ بەن و هەموو شتە ئەمانە بن باسێکی شانی ڕەمەزانە بۆ کە خەڵک لێرە بچێ سەرقاڵە لە بازاڕ ڕەحیماوە والله ئیتر بە گەڕان و بە شتکڕین و بەرەو ڕەمەزان و بەرەو جێژنەیە و خەڵکی شتانە کڕێ هەمووی تێکەڵێک تری بووە طبعا وایە منجا ماشەڵڵا بازاڕشان زۆرە ڕەحیماوە شۆڕیجا ئازادی ئیمام قاسم ئیسکان بازاڕتان زۆر زۆرە هەموو خەڕە باڵ هەشان تا درەنگ حتى ساعات سير مناڵی ئەم گەڕەکەیت هەیبەتمەندی خەڵکی ئەم گەڕەکە و خەڵکی کەرکووک چییە؟ بڕوا ناکەم لەوان باشترێنێ لە چ شتێکە لە هەموو ڕوویەکەوە لە کەرکووک باشیشت زۆرەگرێتەوە بەڵێ بە تاکید بۆ نمونە ئەوەی مەردایەتی و لەخوا بە زیادەیە یعنی بڕوا ناکەم لە کەرکووک لەو مەردایەتی لە کوردی کەرکووکە هەیە بڕوا ناکەم لە هیچ جێتر هەبێت لە هەستی نیشتیمان پەروەری بە هەموو نەوەیەکەوە لەخوا بە زیادێ کات دروستبوونی ئەم شتە هۆکاری یعنی هەموو تشتێک خەڵکێک هاتووەتە ئەم کەرکووکە
نەناسرا بووە بە هەموو خەڵک یارمەتیان داوە کە زانیمانە لێ قەومان بۆی تر خەڵک زۆر یارمەتی داوە بەس ئەمە لەبەر لەگەڵ کەرکووکیەکانی تریان با بڵێن باشەی بۆ نمونەیەکت بۆ دێنمەوە بێمە هیچ ئەم شارە خاک و نیشتیمانی خۆمانە بەس بۆ شەڕی داعش ئەم منتیقانە کە ئێستاوا شەڕمان لە گەراکەنە منتیقانی خوارەوە ناویان با نەهێنین کە خۆتان نەزان چەند قەومیات تێتر بوو ئاهاتن بەڕاستی ئەمە خۆمان لەم گەڕەکە بەتانیمان خڕە کردەوە پارەمان بووان خڕە کردووە باوەڕکە یعنی جێمان نەبوو مزگەوتەکانمانەدا بێن ئەو لەبەرەوەی ئاڵێ نەگەر لە کەرکووکابی خەتەنیا نابی بەڵێ بەتاکید مامسامێ بۆ دەست پێ بکەین جیاوازی چیە کاڵن شارێکە شارێکی عیرفانیە یان جۆرەکانی تری چیە لە کەرکووکا کە زۆر باوە و ئەکرێت بە سرودی ئاینی شارە محەممەدیەکان با بڵێن ئێمە قەسیدەمان هەیە قەسیدەی بوردەمان هەیە قەسیدەی محەممەدیمان هەیە با بڵێن کە پێغەمبەری خوا صلی لەم بوردەکەی داوابەیکێ لە با بڵێن ئەو کەسێکەوە صاحب بوردەیە با بڵێن کە بوردەی نووسیوەتەوە کە کەسێکی پێغەمبەری خوا یعنی عولەما ئەفەرمون والله ئەم بوردەی لە هەر شەڕێکە خوێندرا بێ ئیلا کە لەو شەڕەیە یعنی سەرکەوتنمان بەدەستێناوە کە بەهۆی کاریگەریەکەیەوە بەهۆی کاریگەریەکەیەوە چکە بۆ تۆ ناوی خوا دینی ناوی پێغەمبەری خوا دینی صلی الله علیه وسلم یعنی معقول نییە تۆ ناوی خوا بێنیت و یعنی شکست بێنی باش مامۆستا کامیان لە هەمووی زیاتر باوترە والله شاری کوردی کەرکووک با بڵێن کە لە ساڵانی کۆنۆ با بڵێن ئێمە لە تەکیە و خانەقاکانە ئەمان خوێنە شعر جوانەکانی کەرکووک کە لە تەکیەی تاڵەبانی و تەکیی شێخ حسام الدین کە لە تەکیەی شاو ڕەحمانی شۆرجە بە تایبەت تەکیە تاڵەبانی و تەکیەی شێخ حسام الدین کە ئێمە منسوبین لەو دوو تەکیەوە لە تەکیەی شێخ حسام الدین بەڕاستی یعنی لەزەتێک و تامێکە دینی لەو سرودانە یعنی بۆ نمونە کە کاتێ دەڵێ غوڵامی دەرگەهی تۆم قوربانی حەضرەتی تۆم ئەسیری خاچی ڕێی تۆم ڕۆحم لە ڕەتدانەوە یعنی کەم نییە صلاة و سلام ياخد حساب لسر محمد هم أهل وأصحاب رب بنا صلوات صلوات بو حبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيتو جن فداي عرعر بلايتو روح فداي سبر ألايتو بادي شايا أوي بيتعبر سبري بالي همايتو ربي نرى صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد مجتبى يا مصطفى باهم رهبناني عالم باهم رهبناني عالم عاتنا جقاي اقتدايتو يا رسول الله قد طوونا بتعريف قد طوونا بتعريف خلق عظيم ثنيته ربي بينا صلوات صلوات بو حبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد محمد يا مصطفيته آخ يا رسول الله لە کەرکووک یەکێک لە بەناوبانگترین یاریەکان یاری سین و زەرفە کە هەر سی شەوی ڕەمەزان
خەڵک دێت بە تایبەتی گەنجان کۆ دەبنەوە ئەم یاریاکەن لە شەوانی ڕەمەزاندا ئەم یاریە ینی لە هەموو شوێنێک ئەم یاریە بینی خەڵک دێت کە زارێک ئەشارنەوە و دواتر ئەی سوڕێنەوە ئەگەڕن بۆی کەمی دۆستنەوە شەوانی ڕەمەزان کە سەواڵۆ نامێنێت هەمووان دێت بۆ یاریکردنی سیر و زەرم ئێو خەراب کە دە بریام